بینی ئەمڕۆ ساسێک کاڵە ئەنجا بە هێواشیش لە دوایی ئەم ئەنجا چی یەکەم شوێنی سەوزەکان چەند مەسافەم هەیە سەوز چەند دارم دێدارێت ئەوە نەڕست لە دوایی وەکو ڕێکخراوی پاکەوە ئیمڕۆ لە ڕۆژی ژینگەیە بەشدارمان کردووە بۆ ئەوی کە زیاتر خەڵک هۆشیارکەینەوە و زیاتر مناڵەکان هۆشیارکەینەوە بۆ ئەوی کە ئاژەڵ دۆست بن و یارمەتی ئاژەڵ بن و ئازێتیان نێن و ئێمە چالاکیەکانمان لە سێ بەش پێگەیە بەشێکیان سیمیناراچین بۆ مەکتەبەکان هۆشیاریە بەخشینەوە بە مناڵەکان بە تەلبەکان بەشێکی کەشیان ڕیسکی و یارمەتی ئاژەڵەکانین کە ئەگەر نەخۆش بن چارەسەریان کەین بەڵێ ئیتر لە ئیڤنتەکانیشتا بەشداریەکەین ئەوە İkisi şu an öyle.